دژی داگیرکاری خانۆکانیان لەلایەن سوپای عێراقەوە 6 مانگە دانیشتوانی کوردی گەڕەکی نەورۆز لە کەرکووک لە مانگرتن بەردەوامن و خێمەیان هەڵداوە. سوپای عێراقیش لە گەڕەکەکەیان نەکشاوەتەوە. ئەوان وەک خۆیان دەڵێن ترسمان هەیە بە شکاندنی مانگرتن. سوپای عێراق هەنگاوی دیکە بنێ بۆ داگیرکردنی خانووی دیکەی گەڕەکەکە. ئەوان لە ناو خانۆکان و ئێمەش لە هەر لە شوێنی خۆمانین، بەڵام ئەگەر ئاوای بێتێ ڕان نەڕۆن و بەجێ نێلن ڕەنگە دیکەی لێ دروست بیتن و کارەساتی لێ دروست بیتن، بەڵام ئێمە خوددانمان بە خۆمان داگرتووە حکومەت بێتەوە سەر عەقڵی خۆی. باز لەو داگیرکاریە بینی داواش لەو کەسانە دەکەم کە دەستیان هەیە لەو داگیرکاریە نەبنە سەبەبی تێکدانی ئارامی کەرکووک. ئەو بۆ ماوەی 6 مانگەچی ئێمە لەم خێمێ دانیشتووینە و ڕۆژانە قسە و باسی جیاواز وەرەگرین، ڕۆژانە هەر کەس دێ بە شێوەیەکینی وەرەگرین، بەڵام تا ئێستا ئەم کێشەیە بۆ چارەسەر نەبووە. لەوانەیە بڵێم کێشەکە بووەتە بەرە تەوازنی هێز لە کاتێکە ئەو هێزی کە ئیمڕۆ دەسەڵاتی هەیە هاتووتە سەر ئێمە بە حسابی ئەوە لە قەڵەم دراوین کە هێزمانە دەسەڵاتمانێ ئەگەر بەهاتا هێزوی بەرامبەرمان هەبووە لەوانەیە ئەوان بۆ شێوە نەیانتوانی بێنە سەر مەسەلەکان. تەوازنی هێز وای لێ کردووە. ئێمە ئەمانوێ بە شێوەیەکی شارستانی و بە شێوەیەکی مۆدێرن بەرامبەر ئەوی هێزە بوەستینەوە. تەنها کێشەکان لەوەیەوە ئیلا ئەگەر وەکو حەق و داواکاری وەکو پێویستی ئەوان نە پێویستیان بەم خانوانەیە نە حەقی ئەویان هەیە بێن داوای بکەنەوە لەبەرەوەی هاتوونەتە سەر مەسائلێک کە هی خۆیان نییە. سەرەتای مانگی یەکی ئەم ساڵ هێزێکی سوپای عێراق چوونە سەر گەڕەکی نەورۆزی شاری کەرکووک و 5 خانووی هاوڵاتیانیان داگیر کرد. ئەمەش بووە هۆی دەستپێکردنی ناڕەزایی و مانگرتنی دانیشتوانەکەی کە 6 مانگە بەردەوامن. وەڵای دوای زانیاری دیارەمەوە 6 مانگە 5 خانوو کە سوپای عێراق داگیر کردو کە ماڵی خەڵک و خەڵکەکە و خێزانەکان دەربەدەر بوونەوە 6 مانگە ئەو خێزانانە لە دەرەوەی خانۆکانیان هەر چاوەڕێیان لە ڕۆژێک بێ کە سوپا خانەکانیان چۆڵکا بگەڕێن و ناخانەکانیان ئەتر هۆکاری چۆڵکردنەکەشی دیارەوە ماڵومە کە بۆ چاکردن و دەست پیاهێنان و تامیرکردنەوە بوو. ئەتران بە فرسەتان زانداجیان کردو، بەڵام تا ئێستاکە هیچ گۆڕانکاریەکەش زۆر هەڵدراوە زۆرش هێنمان کردو هەڵماندا لە زۆر شوێنەوە، بەڵام تا ئێستاکە ئەنجامی نەبوو کە سوپا جێبێت و بیداتەوە بە خێزانەکان. گەرچی لە سەرەتاوە هەوڵەکان بۆ کشانەوەی سوپای عێراق لەو گەڕەکە و چارەسەری گرفتەکە خرانەگەڕ، بەڵام تاکو ئێساوە هەوڵانە بێ ئەنجام بوون و کێشەکەش بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. هەر بۆیە دانیشتوانی ئەو گەڕەکە دەڵێن تا ئەو کاتە دڵنیا نەبین لە کشانەوەی سوپای عێراق و چارەسەری بنەڕەتی کێشەکەمان مانگرتن ناشکێنین. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.